شەپۆلێکی نوێی دەرکردنی مامۆستایانی زانکۆکانی ئێران لە ڕێدایە. بە گوێرەی هەواڵی ڕۆژنامەی ئێعتماد چاپی تاران لە سەرەتای مانگی ڕەزبەری ئەم ساڵەوە 32,000 مامۆستای گرێبەست لە بەشە جۆرا و جۆرەکانی ئەم زانکۆیە دوور خراونەتەوە. لە جێگەی ئەوان 20,000 خوێندکاری دۆکتۆرای وەرزی یەکەم یان دووهەم لەم زانکۆیە دامەزراوە. دامەزراندنی 20,000 خوێندکاری دۆکتۆرا بۆ جێگرتنەوەی مامۆستایانی گرێبەست لە زانکۆی ئازاد لە کاتێکدایە کە ژمارەیەک مامۆستای گرێبەست لە سەرەتای مانگی ڕەزبەری ئەم ساڵەوە بەبێ هیچ ئاگادارکردنەوەیەکی پێشوەختە لە پرۆسەی وانەوتنەوە لە زانکۆی ئازاد دوورخراونەتەوە. ئەوان لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ پەیامنێری ڕۆژنامەی ئێعتماد ڕانگەیاندووە کە تاکە سەرچاوەی داهاتەکەیان لەدەستاوە لە کاتێکدا هیچ شانسێکیان بۆ دۆزینەوەی هەلی کاری نوێ لە بەردەمدانیە. مامۆستا دوورخراوەکان دەڵێن ئەم سیاسەتەی بەرپرسانی زانکۆی ئازاد هاوکات سەرپۆشێکە بۆ دوورخستنەوەی مامۆستایانی پابەند و جێگرەوەیان لەلایەن کەسانی بەسیجی و بێ ئەزمون و بڕوانامەی ئاکادیمی وانەوتنەوە لە زانکۆدا. بەڵام ئەم پرۆسەیە تەنیا مامۆستایانی پابەندی زانکۆی ئازاد ناگرێتەوە. لەگەڵ دەستپێکی ساڵی خوێندن شەپۆلێکی نەی پاکتاوکردن و دەرکردنی مامۆستایان و بیرمەندە ناسراوەکان لە سەرجەم زانکۆکانی ئێران دەستی پێکردووە. گوشارهێنان بۆ سەر زانکۆکان دووبارەبوونەوەی سیاسەتی بەدناوی شۆڕشی فەرەنگیە کە لە سەرەتای هاتنە سەردەسەڵاتی کۆماری ئیسلامیدا بەڕێوە چوو. لەو کاتەدا بە فەرمانی خومەینی ڕایداخستنی زانکۆکان بۆ ماوەی 2 ساڵ لە سەرانسەری وڵاتدا ئەو ناوەندە زانستەیان لە خوێندکار و مامۆستای نائەهل پاکردەوە. بەڵام سەرەڕای ئەم بەناو پاکردنەوەیە لە چەندەی ڕابردوودا زانکۆکان سەر لەنوێ بوونەتە گۆڕەپانی ململانەی نێوان زانست و خوراافات. هەوڵەکانی ڕژیم بۆ دروستکردنی یەکگرتووی نێوان حەوزە و زانکۆ لەگەڵ شکست بەرەوڕووبەوە. ئەوان پێیان وابوو کە دەتوانن لە نێوان زانست و خوراافاتدا ئاشتی و پێکەوە ژیان دروست بکەن. بوونی خوێندکارانی زانکۆکانی سەرتاسەری وڵات لە پەنای ئاخێزی شۆڕش گێڕانەی ژن ژیان ئازادی بە جۆرێک ئەم وەهمەی تێکشکاند کە دەسەڵاتی تووشی سەر لێ شێواوی و کاردانەوەی نالۆژیک کردووە. دەرکردن، گرتن و زیندانیکردن، بانکێشتکردن، هەڵوەشانەوەی وەرزی خوێندن، پەروەندەسازی و دەرکردن لە بەشە ناوخۆییەکان ئەو سیاسەتەیە کە ڕژیم بەرامبەر بە زۆرێک لە خوێندکاران گرتوویەتە بەر. ئێستا ئەم سیاسەتە بە دەرکردنی بەربڵاوی بەناو مامۆستایانی نائەهل و جێگرەوەیان بە کەسانی حیزبوڵایی دەستی پێکردووە. ئەوان وا دەزانن بە پێدانی بڕوانامە و نازناوی مامۆستا بە بەسیجیەکان دەتوانن لە پێگەی زانستی مامۆستایانی بیرمەندا مێشکی خوێندکاران بە خوراافاتە بێبنەما و سەدە ناوەڕستەکانی خۆیان بشۆنەوە. زانکۆکان هەر لە سەرەتای سەپاندنی کۆماری ئیسلامی بەسەر خەڵکی ئێراندا دڕکی چاوی ئەم ڕژیمە بوو. خومەینی لە مانگی خاکەلێوەی ساڵی 1359دا زانکۆکانی بەناوەندی فیتنە ناوبردووتی پێویستە شۆڕشێکی بنەڕەتی لە هەموو زانکۆکانی سەرتاسەری ئێراندا ڕووبدات بۆ ئەوەی زانکۆ ببێتە ژینگەیەکی تەندروست بۆ فێرکردنی زانستە باڵاکانی ئیسلامی. لەسەر ئەم بنەمایە یەکەم هێرش بۆ سەر زانکۆکان دەستی پێکرد. خوێندکارانی چەپ و دژبەری ڕژیم خەڵتانی خوێندکران و زانکۆکان لەلایەن هێزی کۆنەپەرستی ئیسلامیەوە دەستی بەسەردا گیرا و داخران. ڕاستپاردەکانی خومەینی بۆ ماوەی نزیکەی 3 ساڵ کاتی خۆیان بۆ پێداچوونەوە بە کتێبەکان، دەرکردنی سەدان مامۆستا و هەزاران خوێندکار کە بەشی هەرە زۆریان چەبوون تەرخان کرد تا بە قەولی خۆیان زانکۆکان پاکسازی بکەن و ئامادەیان بکەن بۆ بە ئیسلامی بوون. بەڵام لەو ڕۆوە کە زانکۆکان لەژێر کاریگەری کەش و هەوای کۆمەلگادان و کۆمەلگاش هەرگیز ڕێوشوێن و شێوازەکانی ژیانی ڕژیمی ئیسلامیان قبول نەکرد، ئەم بەناو پاکسازی و بە ئیسلامیکردنەش سەرکەوتوو نەبووە. خومەینی سەرنجام بە حەسرەتی بە ئیسلامی بوونی ناوەندەکانی خوێندنی باڵاوە سەری نایەوە. ئێستا و لە دوای شۆڕشی ژن ژیان ئازادی شەپۆلێکی نوێی دەرکردنەکان بە ئامانجی بە ئیسلامیکردنی زانکۆکان دەستی پێکردوێتەوە. چونکە بەرپرسانی ئەم ڕژیمە
هەر چەشنە جم و جۆڵێکی پێچەوانەی خۆیان لە زانکۆکاندا نەک هەر ناگەڕێنەوە بۆ شکستی ئیسلامی سیاسی لە کۆمەلگا و حکوومەتەکەیاندا بەڵکو بە پرسی بە ئیسلامی نەبوونی زانکۆکانیانەوە دەبەستنەوە. بەرپرسانی ڕەژیم لە ڕەوتی بزوتنەوەی شۆڕشگێڕانەی ژینادا دەرکیان بەو ڕاستیە کرد کە بەشێکی زۆر لە خوێندکاران بە شێوەیەکی بوێرانە هاوشانی مامۆستایانی پێشڕە و لەو شۆڕشەدا ڕۆڵی بەرچاو و کاریگەریان بینی. کەواتە لەو ڕۆوە کە هیچ ڕێگا چارەیەکی دیکەیان نییە و هەروەها قۆناغێکی نەی شۆڕشیش لە ڕێدایە، سەر لێ شێواوانە و بە ترس و لەرزەوە سەر لە نوێ گۆپاڵی سەرکوت و ئامرازی دەرکردنی بە کۆمەڵیان بەدەستەوە گرتووە و بەربوونەتە گیانی مامۆستایانی پێشڕە و خوێندکارانی خەباتکار. بەرپرسانی ڕژیم و دار و دەستەکانیان لە مانگی خاکەلێوەی ساڵی 1359دا و لە بارودۆخێکدا هێرشیان بۆ سەر زانکۆکان دەست پێ کرد کە شۆڕش تا ڕادەیەک دامرکابووە. بەڵام فەزای سێکۆلاری کۆمەلگا و نەریتی چەب لە ناوەندەکانی پەروەردەدا هەرگیز ڕێگەی نەدا کە ئەوان لە زانکۆکان بە تەواوی بە ئامانجە دژە ئینسانی و دژە زانستیەکانی خۆیان بگەن. ئێستا کە سەر لە نوێ کەشێکی شۆڕشگێڕانە لە کۆمەلگادا هاتۆتە ئاراوە، پێشبینی ئەو ڕاستیە دژوار نییە کە بڵین ئەم هەوڵانەی ئێستاش زۆر زووتر لە هەر کاتێکی تر لەگەڵ شکستێکی سەرشۆڕانە بەرەوڕوو دەبێتەوە و زانکۆکان بەردەوام وەک ناوەندێکی پڕجۆش و خرۆشی شۆڕش دەمێننەوە.